ناچی دەگاتە سنتەری شاری قەڵات. ئاسایشی گشتی سلێمانی پەیامنێرێکی پایتەخت میدیای ڕفاند. چارەنووسی جوتیا ڕەسوڵ نادیارە و زیاتر لە 48 کاتژمێرە بێ سەر و شوێن کراوە. لە پەرەسەندنێکی مەترسیداردا بۆ سەر ئازادی کاری ڕۆژنامەگەری دامەزراوەی پایتەخت میدیا ڕاگەندراوێکی بەپەلەی بڵاو کردەوە و تێیدا ئاشکرا کرد کە پەیامنێرەکەمان جوتیا ڕەسوڵ دوای زیاتر لە 35 کاتژمێر لە بێسەر و شوێنبوونی دڵنیا بوونەتەوە کە لەلایەن هێزەکانی ئاسایشی گشتی سلێمانی ڕفێنراوە و لە ئێستادا لە شاری سلێمانی دەست بەسەرە. وردەکاریەکانی ڕفاندنەکە و دوایین شوێن پێی بەپێی بەدۆدەچوونە وردەکانی پایتەخت میدیا کە پشت ئەستورە بە زانیاری سەرچاوە باڵا و تایبەتەکان. جوتیا ڕەسوڵ ڕۆژی سێشەممە 28 نیسانی 2026 کاتژمێر 11 خولەکی پێشنیوەڕۆ لە کاتی چوونی بۆ ڕووماڵکردنی گردبوونەوەیەکی جەماوەری لە دۆڵی سماقوڵی لەلایەن هێزێکی ئەمنیەوە بە ئۆتۆمبیلەکەیەوە ڕفێنراوە. مۆبایلی ناوبراو تا کاتژمێر 7:36 خولەکی بەیانی ڕۆژی چوارشەممە کراوە بووە، بەڵام وەڵامی نەداوەتەوە. دوایین داتای شوێنی مۆبایلەکەی جوتیا ڕەسوڵ گەڕەکی قاڵاوە لە نزیک شەقامی بازنەی مەلیک مەحموود دەردەخات کە شوێنێکی نزیکە لە بارەگای سەرەکی ئاسایشی گشتی سلێمانی. پێشێلکاریە یاساییەکان ئەم ڕفاندنا لە کاتێکدا کە جوتیا ڕەسوڵ هیچ جۆرە سکاڵایەکی یاسایی یان دۆسیەیەکی پەیوەست بە کاری ڕۆژنامەوانی لەسەر نەبووە. بنەماڵەکەشی جەخت دەکەنەوە کە ناوبراو هیچ کێشەیەکی کۆمەڵایەتی لەگەڵ کەسدا نەبووە و تەنها لەسەر بابەتە نەرم و ساردەکان و خزمەت گوزاریەکان کاری کردووە. پایتەخت میدیا ئەم کارەی هێزە ئەمنیەکانی سلێمانی بە پێشێلکردنی دەقی یاسای ژمارە 35 ساڵی 2007 ڕۆژنامەگەری وەسف دەکات. بانگەوازێکی نێودەوڵەتی بۆ ئازادکردنی پایتەخت میدیا لە ڕاگەیەنراوەکەیدا بەرپرسیارەتی پاراستنی گیانی پەیامنێرەکەی دەخاتە ئەستۆی هێزە ئەمنیەکانی سلێمانی و بە تایبەت ئاسایشی گشتی. هاوکات داوا لە ڕێکخراوە ناوخۆیی و نێودەوڵەتیەکان، کۆنسوڵخانەکان، وەزارەتی ناوخۆ و دەستەی مافی مرۆڤ دەکات فشارەکانیان چڕ بکەنەوە بۆ ئاشکراکردنی چارەنووسی جوتیا ڕەسوڵ و ئازادکردنی. پایتەخت ڕای دەگەینێت بێدەنگ نابێت لە بەرامبەر ئەو ناحەقی بەرامبەر پەیامنێرمان جوتیا ڕەسوڵ کراوە و زانیاریەکانی ئەم ڕفاندنە ئاراستەی ناوەندە جیهانیەکانی مافی مرۆڤ و تەواوی ڕێکخراوە ناوخۆیی و جیهانیەکان دەکەن تا ئەو کاتەی پەیامنێرەکەیان بە سەلامەتی دەگەڕێتەوە.